زۆر جار باس لە IUI یان لە پیتاندنی دەستکرەکرێ وەک چارەسەرێکی ناوەندی طبعاً ئەکرێت زۆر بە سادەیی بۆمان ڕوون بکەنەوە IUI چییە و چۆن ئەنجامەدرێ و لەگەڵیشە بۆ کێش ئەنجامەدرێ. IUI واتە پیتاندنی دەستکرد یاخود لە ناو ئافرەتان وا باوە دەڵێن تەلقیح سناعی یان تەلقیح داخل ڕەحم بریتیە لە دانانەوەی تۆی ئامادەکراوی پیاوەکە بۆ ناو منداڵدانی ئافرەتەکە کە هەر لە کلینیکەکان دەتوانین ئەنجامی بدەین یعنی پێویستی بە نەشتەرگەری نییە پێویستی بە بەنج نابی. ئەو ئافرەتانەی کە لۆیان ئەنجام دەدەین چێنە ئەگەر بێت و دوو هاوسەر نەتوانن دووگیان بن و هۆکارەکەی نادیاربی یاخود ئەو پیاوانەی کە کێشەیان هەیە لە کەمی ژمارەی تۆ یان ناچاڵاکی تۆ ئەو ئافرەتانەی کە کێشیان هەیە لە دابەزاندنی هێلکە وەکو کە باوتری نەفرەکیسی هێلکەدانە تەکەیوس ئەو ئافرەتانەی کە کێشیان هەیە لە ملی منداڵدان. زۆر چاکە دکتۆرە. ئەم پرۆسەیە چەند کاتی ئەوێ ئەتوانین بڵێن جۆرێکە لە نەشتەرگەری و پێویستی بەمانەوە هەیە لە ناو مستەشفا و نەخۆشخانەیە؟ نەخێر پێویستی بە نەشتەرگەری نییە دەتوانین هەر لە ناو کلینیکەکان ئەنجامی بدەن کاتێکی کەمی دەوێت تەنها 10 دقەت بۆ 20 دقەی دەوێتن ئەو پێویستی بە بەنج نابێت. ئازاری هەیە نەخۆشەکە؟ نەخێر بێت شێوەیەک ئازاری نابی. ئەی ڕێژەی سەرکەوتنی IUI چەندێکە؟ ئایا ئەگەر جارێک سەرکەوتوو نەبوو ئەتوانین دووبارە بکەینەوە بۆ خانمەکە؟ بەڵێ ڕێژەی سەرکەوتنی IUI بەپێی تەمەن دەگۆڕێت تەمەنی ئافرەتەکە بە تایبەتی ئەگەر تەمەنی لە 35 ساڵ بچووکتر بی دەتوانین بڵێن لە محاولەی یەکەم کە لە جاری یەکەم کە پیتاندنەکە دەکەین 10 لە بۆ 20 لە سەدایە بەڵام لەگەر ئەنجامدانی چەند جارێک کە ئێمە دەتوانین 3 بۆ 6 جار ئەنجامی بدەین ڕێژەکە زیاد دەبی بۆ 30 بۆ 60 لە سەدا کەواتە توانێت دووبارەی بکاتەوە. لە چ کاتێکا دووبارە ئەکرێتەوە؟ ئەگە سەرکەوتو نەبوو دەتوانین مانگەکانی دوایوی دووبارەکرێتەوە. زۆر چاکە دکتۆرە. لە کۆتاییە پشکنینی دووگیانی کەی پێویستە ئەنجام بدرێت دوای ئەنجامدانی ئەم پرۆسەیە؟ پشکنینی دووگیانی دەتوانی 14 ڕۆژ ینی 2 هەفتە پاش پیتاندنی دەستکرد ئەنجام بدرێت. دەستان خۆش بێخوا دکتۆرە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی